نەهێشتنی تونند و تیژی دژی ژنان یەکێکی دیکەیە لەو دروشمانەی لە چەند ساڵی ڕابردوودا لەلایەن دەسەڵات و بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوە جەندەریەکانەوە بە هەڵەو بۆ مەبەستی خراپ بەرز کراوەتەوە. لە کاتێکدا ئەو هەنگاوانەی لەو بوارە دانراون هیچ بەرەو پێشچوونێکیان لە کەمکردنەوەی ڕێژەی تونند و تیژیەکاندا بەدی نەهێناوە. دروشمی نەهێشتنی تونند و تیژی دژی ژنان لەم چەند ساڵی دواییدا هێندەی بۆ دژایەتیکردنی ڕەگەزی بەرامبەر و ئاین و کللتوری کۆمەلگا بەکارهێنراوە. هێندا مەبەست لێی چارەسەرکردنی گرفتەکان نەبووە و هەندێک جار خودی ئەو کەس و ڕێکخرا و لایەنانی بە پاڵپشتی دارایی و معنەوی وڵاتانی خۆرئاوا دروشمەکەیان بەرز کردوێتەوە. بەشێک بوون لە ئەنجامدانی تونند و تیژی دژ بە ژنان و ئافرەتان و ڕایەکی گشتیان لە نێو خەڵکیدا دروست کردووە کە مەبەستی سەرەکیان تێکدانی کۆمەلگا و بەلا ڕێدابردنی ژنان و کچان و یاخیبوونە لە خێزان و ئاین و کللتوری کۆمەلگاکەیان. زۆرجار ئەم دروشمە لە پاڵ دروشمەکانی یەکسانی جێندەر و بزوتنەوەی فێمینیزمدا بەرز دەکرێتەوە کە وای کردووە هەستی تۆڵەکردنەوە لە ڕەگەزی بەرامبەر لای ژنان دروست ببێت و لە بری ئازادبوونی ژنان لە ڕووی فیکرەوە سەر لە نوێجەستەی ژنانیان کردووەتەوە بە کاڵایەک بە ناوی ئازادی و کردویانەتە کۆیلا لە بەردەم ڕەگەزی بەرامبەر. ئەمەش بە پاڵپشتی ڕاگەیاندنی بەهێزی خۆرئاوا و فشاری ڕێکخراوەکانیان وای کردووە بە ناوی ئازادی و یەکسانیەوە ژنان بە جۆرێک تێبگێنن کە وەرگرتنی ئەرکی قورس و هەڵوەشاندنەوەی خێزان و دژایەتیکردنی ڕەگەزی بەرامبەر و گۆڕینی ڕەگەز و هاوڕەگەزبازی و چەندین کردداری دیکەی قێزەون بە بەشێک لە مافەکانی خۆیان بزانن. لە گرتەیەکی ڤیددیۆییدا ماریا زاخارۆفا وتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا ڕوو لە وڵاتانی خۆرئاوا کە بە چالاکوانی دیکتاتۆری لیبراڵی لاویان دەبات دەڵێت کاتێک ئێوە باسی بەشداریکردنی ژن لە کای سیاسی دەکەن مەبەستان کام ژنە؟ لای ئێمە تەنها دوو ڕەگەز هەیە کە ژن و پیاوە، بەڵام لای ئێوە ژماری ڕەگەزەکان گەیشتووەتە 80. ئایا ئێوە مەبەستان ڕەگەزی ژمارە 57 یان نا؟ دەشڵێت ئەوان هەوڵ و فشار و پارەیەکی زۆر خەرج دەکەن لە پێناوی ئەوەی پێمان بڵێن کە ڕەگەزی مرۆڤەکان لە 80 کەمتر نییە و بگرە زیاترە. هەرێمی کوردستانیش لەم هەڵمەتە فراوانەی خۆرئاوا بەدەر نەبووە و چەندین کەس و ڕێکخرا و چالاکوان هەوڵی پەرەپێدانی بیری فێمینیزم و یەکسانی جێندەری و هاوڕەگەزبازی دەدەن و ئەم هەوڵانەشیان هاوکاتە لەگەڵ زیادبوونی بەردەوامی تونند و تیژیە خێزانیەکان کە ساڵانە سەرباری تونند و تیژیەکانی دژ بە ژنان ئامارەکانی ئەنجامدانی تونند و تیژی دژ بە پیاوانیش بڵاو دەکرێتەوە و ئەمانەش دەرخەری ئەو ڕاستیەن کە دامەزراوەی خێزان وەک یەکەمین و سەرەکی ترین بنچینەی کۆمەلگا لە بەردەم هەڕەشەیەکی جددیدایە لە ژێر بانگەشە و دروشمە بریقەدارەکانی ناوخۆ و بە پاڵپشتی وڵاتانی خۆرئاوا.